مامۆستا عەتا زەڵمی پیاوێکی جوان، پیاوێکی دەنگخۆش، هونەرمەندێکی دیاری ناوچەکە کە ساڵانێکی زۆرە خزمەت بە ناوچەکە ئەکا لە بوارە هونەریەکەیە. دیارە سازکردنی ئەم جۆرە مەراسیمە زۆر گرنگە، چ بۆ ئەو کەسێک کە کاندید کراوە ڕێزی لێ بگرێت، چ بۆ میلەتەکەمان کەوا تاوەکو ئەو کەسانەی لە ژیاندا ماوەن زیندوون ڕێزلێنانی تایبەتیان بۆ بکرێت. ئەمڕۆ دامزراوەی کەریمی عەلەکە بە سوپاسەوە دەستخۆشی لێ ئەەکەین لە کاندیدکردنی مامۆستا عەتا زەڵمی پیاوێکی جوان، پیاوێکی دەنگخۆش، هونەرمەندێکی دیاری ناوچەکە کە ساڵانێکی زۆرە خزمەت بە ناوچەکە ئەکا لە بوارە هونەریەکەیە. ئێمە دەستخۆشی لە دامەزراوەی کەریمی عەلەکە ئەەکەین و پیرۆزبایی لە مامۆستا عەتا زەڵمی ئەەکەین لەوەی کە کاندید کراوە بۆ وەرگرتنی خەڵاتی کەریمی عەلەکە دیارە بە ڕێزان شایەنی ئەو ڕێزلێنانن. من ئەوەی لەبیرم بێ ساڵی 2009 ئەو کاتیش بەڕێوەبەری ڕۆشنبیری هەڵەبجە بووم، گروپێکی ئۆکسترای سویدی هاتن سەردانیان کردین، داوای گۆرانی بێژێکیان لێ کردین کەوا بەدەر لە ژەنینی ئامێرە مۆسیقیەکان بە تەنها دەنگی خۆی بە چەند شێوازێک گۆرانی بڵێت. پاش ڕایۆشکردن بە هەڤاڵەکان و هاوڕەکانم بەڕێز مامۆستا عەتا زەڵمی دەستنیشان کرا لەوەی کە ئەو گۆرانیانەمان بۆ بڵێت ئەوە بڕۆشین لە بەرزایەکانی سۆسەکان و تەواڵە بە چەند شێوازێک گۆرانی بۆ بتن.